چەند ڕۆژێکە هێرشی تورکیا و بردومانی ناوچە سنووریەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات بەردەوامە و بەپێی راپۆرتەکان ژمارەیەک هاوڵاتی سیڤڵ بوونەتە قوربانی. لە واشنگتن نوێنەری سووریای دیموکرات سینە محەممەد کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سازدا. تورکیا بە چەند پاساوێک ئەو هێرشەی ئەنجام داوە پاراستنی سنوورەکەی لە تیرۆریستان، هەروەها شوێنکردنەوەی ئەو ئاوارە سووریانەش کە لە تورکیا نیشتەجێن. من نازانم چی دەڵێن بەرامبەر گروپێکی تیرۆریستی، مەبەستیان لەکێیە. هێزەکانی سووریای دیموکرات تیرۆریستن، ئەوانەی نزیکترین هاوپەیمان لەگەڵ ئەمریکا شان بەشانی یەکتر شەڕی کۆتایی هێنان بە داعشیان کرد. سەبارەت بەوەش کە دەیانەوێ جێگەی 3 ملیۆن ئاوارەی سووری بکەنەوە، ئێمە بە خێرهاتنی هەر ئاوارەیەک دەکەین کە خەڵقی ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی ئێمە بن، بەڵام مەبەستی تورکیا گۆڕینی دیموکرافی ئەو ناوچەیە کە زۆرینەی کوردە. لە لێدوانەکانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ سەبارەت بە ڕێگەدانی تورکیا و پاشەکشەی هێزەکانیان لە سووریا، ڕێگەدان بە تورکیا بۆ چوونە ناو خاکی سووریاوە. سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە کە تورکیا بەرپرسیارە لە پاراستنی ئەو زیندانیانەی داعش کە لەژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتدان. لە بۆمبارانکردنی فڕۆکە جەنگیەکانی تورکیا لەو ناوچانە لە قامیشلۆ زیندانێک بەرکەوتووە کە ژمارەیەکی زۆر چەکداری بیانی داعشی تێدایە. نوێنەرەکەی هێزەکانی سووریای دیموکرات لە واشنگتن سەرنجی ڕۆژنامەوانان و ڕایگشتی بۆ لای ئەوە ڕادەکێشا بۆچی تورکیا ئەو زیندانەی بردومان کردووە. لە قامشلو زیندانی چێرکیان بردومان کردووە. ئەو زیندانە 6 زیندانی چەکداری بیانی داعشی تێدایە کە لە ڕگەزنامەی جیاواز لەلایەن تورکیا بردومان کراوە. بەشێکی زیندانەکە ڕووخاوە. نازانین مەبەستی تورکیا لە بردومانی ئەو زیندانە چی بووە. ئەوان دایانەوێ ئەو داعشانە ئازادکەن بۆ زیندوکردنەوەی داعش لە ناوچەکە. بەپێی راپۆرتە هەواڵەکان لە بردومانەکانی چەند ڕۆژی تووشیا خەڵکی سیڤڵ و ژن و منداڵ بەرکەوتون. لە بردومانەکانی ناوچە سنوورەکانی شاری قامیشلۆ گەڕەژێکی کریستیانەکان بەرکەوتووە کە ژمارەی خەڵک کوژراون. نوێنەرەکەی هێزەکانی سووریای دیموکرات لە واشنگتن ئەو وێنانەی پیشانی ڕۆژنامە نووسان دەدا، هەروەها دەپرسێ ئەوانەی تا ئێستا کوژراون چەندیان تیرۆریستن. هەر لە سەرەتاوە تورکیا باسی لەوە کردووە 5 کیلۆمەتر بردومان دەکەن لە سنوورەوە، بەڵام ئیستا 40 کیلۆمەتر لە قوڵایی سووریادا. ناوچەی ئاین ئەیسایان بردومان کردووە، بریندار و کوژرا و هەمووی مەدەنی و منداڵن. بردومان بە فڕۆکە و تۆپی دوورهاوێژ لە سەرتاسەری سنوورەوە لە کۆبانیەوە بۆ سنوور نزیک عێراق. دێری کە نزیکەی 450 کیلۆمەتر دەستی پێ کردووە. خەڵقی مەدەنی کراوە بە ئامانج. هەردوێن لە 5 کەس سیڤڵ کوژراون، 25 کەس بریندار بوون لە قامیشلو. لە گوندی گرگە منداڵێکی تەمەن 6 ساڵان کوژراوە. هەرچیە کوژراوە بریندار بوون خەڵقی سیڤڵن. گەورەترین زیندانی چەکدارانی بیانی داعش و پاژماوەی خێزانەکانیان لە لای هێزەکانی سووریای دیموکرات دەستگیرکراون. ئەگەر شەڕ درێژە بکێشێ و تون بێتەوە، ئایا ئەو هێزانەی سووریای دیموکرات دەتوانن جڵەوی ئەو بەندین خانە و کەمپانە ڕاگرن؟ ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ڕوبەڕووی دەبینەوە و ئەگەر شەڕەکە زیاتر تا بسێنێت هیچ بژارەیەکی ترمان لە بەردەمدا نامێنێت. ئایا پاسەوانی ئەو پاشمانوانەی داعش بکەین یا بڕۆین بۆ شەڕ؟ تا ئیستا توانیومانە بیان پارێزین، بەڵام گرفتەکە لەوێدایە ئۆردوگان زیندانەکانیان بردومان دەکات و ئەگەر شتیوا ڕوو بدات هەموو دەچنە دەرەوەی زیندانەکە، ئەوەش زۆر مەترسیدات. هێرشی تورکیا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکرات لە زۆر شوێنی جیاواز کوردی ڕژاندۆتە سەر شەقام و ناڕزاتی دەرەبڕن. داخۆ سەرنجامی ئەو هێرشەی تورکیا و ئەو ڕاجیاوازانەش لە جیهان لە هەمبەر هێرشەکە دروست بووە بەشێ دەگات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.